مان بۆ دەکات ئەبێ لەم کات و ساتەدا ئێمە چی بکەین کە مردن زۆر بووە. پەروەردگارە فەرمێ خوای گەورە لە قورئانەکەیدا ئاماژەی پێ دەکا: أعوذ بالله من الشيطان الرجيم ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. خوای متعال لە سوورەتی بەقەرەدا لە ئاەتی 55 و دو ئاەتی دوایەوە شەتا 157 دەچێت پەروەردگار باسمان بۆ دەکات ئینسان ئیماندار کاتێ تاقی کراوە لە دنیادا. وەلەنەبلوەنەکم بشەی یعنی بە شتێکی کەم، بۆیە لە عەرەبیدا هاتووە شەی بە مانایەکی هیچ زۆر ناگەیەنێ. لەم شتانەی کە لە دوای شەی دێ یعنی زۆر کەمن، خوای متعال تاقیتان دەکاتەوە. من الخوف والجوع یەکەمیان بە ترساندن، بە ترس، زمانی ترس. ئێمە زمانی ترسمان لەوێ تێپەڕ کردبێ، جار جار خوای گەورەی خاتە یادمانش. ساڵەکانی 80 بە 90 ئەوانە ساڵی ترس بوو، بە تایبەتی ساڵی 80کان. ساڵی 90کان پیاوە بە تەمەنەکان بە فکریانە والخوف والجوع دووەمیان برسێتی. لە دوایەوە خوای گەورە تاقیمان دەکاتەوە. نەقسی من الأموال، ئەمجا بە ماڵ کەم دەرامەت، کەم دەستت ناڕوا، هەژاری ژیانێک دێ هەژاری زیاتری تایە. لە دوایە والأنفس، ئەمجا خۆشەویستان ئەباتەوە خوای پەروەردگار. والثەمەرات، و ماڵی دنیا کە ها لە بەردەستا، چی بەرووبوون بێ چی ماڵی دنیا بێ، ئەمانە خوای متعال هەمووی تاقی دەکات و لەمانە هەر زەمانێ بە جۆرێ لەمانە. لە دوای ئەمانە پەروەردگارە فەرمێ وەبەشری الصابرین، ئەی محەممەد موژدەیان بدەرێ صلی الله عليه وسلم، موژدەیان بدەرێ بەو کەسانەی کە خۆڕاگەرن لە دوای ئەمانە کە خوای متعال تاقییان دەکاتەوە. بەڵام بەچی مەرجێ؟ بەو مەرجەی الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئازیزان و خۆشەویستان، ئەم وشەیە میوانانی ماڵی خوا زۆر گەورەیە. لە کاتی موسیبەتدا ئەمە بڵێ پەروەردگار باس ئەم وشەی کردووە ئینسان کە موسیبەت دێتە سەریا ئەم وشەیە دەڵێ بەڵام ئایا دەزانی ئەم وشە بڵێ خوای گەورە چیت پێدا، چی پاداشتێک تێ لە دنیادا و لە قیامەتشدا. ئەوانەی ئەمە دەڵێن ئولایکە عەلەیهم صەلاوات من ربهم، خوای گەورە سڵاوات ئەدا بە دیاری ئەو کەسەی لە کاتی موسیبەتدا ئینا لله و ئینا ئیلەیه راجعون دەڵێ. ئەمە خوای گەورە وعدی کردووە لەسەر ذاتی خۆی، ئولایکە عەلەیهم صەلاوات من ربهم وەڕەحمە، و دای ئەپۆشێ بە ڕەحمەتی خۆی. کاتێک کەسێک خۆشەویستێکی دەمرێ هەواڵی خۆشەویستێ دەگەیە پێی، ڕاستە و خۆ دەڵێ ئینا لله و ئینا ئیلەیه راجعون، لەمە زیاتر ناڵێ، وشەیتر ناڵێ بە سەرزارێ خوات و ڕەبکە، بەڵکو وشەیەک دەڵێ خوای گەورە بۆ ئەوی سڵاواتی بە دیارا بدا، وشەیەک دەڵێ بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمی پێ بکە. وأولئك هم المهتدون، و ئەو کەسانە ڕێگای ڕاستیان دۆزیەتەوە لەسەر ڕێگای ڕاستن. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه